طبعا ئەوەی کە دەسەڵات ئێڵێکە ئەوە بیت و بالۆرێک و هەمیشە کردوێتی لە هەشتی مارسا دەرەکەونەوە قسەی زلەکە نەڵێنەوە ئێمە دژی توم و تیژین ئەوە خەڵق خۆیەتی کێشەکە خەڵکە کێشەکە ئێمەنین لە کاتێکە ئێمە سوور ئەزانین خەڵکی کوردستان خەڵکێکی مەدەنین خەڵکێکی مەدەنین ئەوەنەی خوازیاری خوێندن و سەفەرکردن و ژیانی خۆشن ئەوە نەخوازیاری توم و تیژی و نەهامەتی و کوشتن و بڕین نین لە عینی کاتیشایە لە 16 نۆڤەمبەرە دەرەکەونەوانی و نوێنەرانی وڵاتانی تر بانگەکەن و پارەیەکی زۆر زۆر ئەڕێژن سەرفیەکەن و چەندین نوێنەر و ئەملا ئەولا بانگەکەن کە پیشانی بن ئەوە ئێمە دژی ئەو شتانین بەڵامەوە خەڵق خۆیەتی تاوانەکەیەنەوە بەسەر سەری خەڵکە بەڵام ئێمە سوور ئەزانین ئەوەی لەسەرەوە کارەکە لە خواریشەوە کاریگەری خۆی دانێ ئەوە دەسەڵات خۆیەتی کە دەسەڵاتێکی کۆنەپەرستە ئەوە دەسەڵات خۆیەتی کە ڕێگایە بە کۆنەپەرستان دەستیان باز بێ ئەوە دەسەڵات خۆیەتی ئەوەی ڕێگای مزگە و دروست بکرێەوە ڕێگەنای مەکتەب دروستدا بمەزرێ ئەوە دەسەڵات خۆیەتی هەر ڕۆژەی لە ژێرناوێکە هێرشە کاتە سەر حەز و ئارۆزەکانی گەنجان و لاوان حتا تا ئەگا بمناڵ